نوێنەرانی دەستگاکانی ڕاگەاندن دەستگا نیشتیمانی و عەرەبی و بیانیەکان لەم دیدارە ڕۆژنەمەوانیەدا حکوومەتی عێراق بەردەوامە لە کارکردن لە کاری جێبەجێکردن بە گوێرەی کارنامەی خۆی کە دایڕشتووە، هەروەها بە گوێرەی کاری لە پێشینەی کارنامەکەی کە هەیەی بە تەواوی زۆر بە ڕوونووی و متمانەیەوە. ئێمە بەردەوامین لە پەیوەندی ئێمە ویستمان کە لە دوایین پێشاتەکان ئاگادارتان بکەینەوە بۆ کارەکانی ئێمە کە حکوومەتی عێراقی لە ڕێگەی وەزارەتەکان و لە ڕێگەی دەستەکانەوە تەواوی دامەزراوەکانی جێبەجێکردن ئەنجامیان دەدات. بێگومان ئێمە کارمان کردووە لە یاسای بودجەدا بۆ 3 ساڵی داهاتووە، یاسای بودجە کە ئەویش بە ئامادەکردنی هەندێک لە ڕێو شوێن و هەندێک داواکاریە پێویستەکان بۆ جێبەجێکردنی ئەوەی کە دامانناوە بۆ جێبەجێکردنی پلانەکان لە یاسای بودجە. بۆ نمونە باسی دەکەم، ئێمە پلانێکمان داناوە مادەیەکی زۆر گرنگێ لە یاسای بودجە، مادەی سێمە دووەم بەرگەی دووەم کە تێیدا حکوومەت زەمانەتی داوە بۆ کەتی تایبەت. ئەمەش لە چێوە لە ڕێگەی دەواازەی چاکسازیەوەیە دەکرێت پێش چەند ڕۆژێک شاندێک گەڕایەوە لە ئەڵمانیا گەڕایەوە، لە ئیتالیا بوون، شاندێکی عراقی بوون، لە دە ڕۆژی ڕابردوو لەوێ بوون، شاندێک بە سەرۆکایەتی ڕەوشکارێکی تەکنیکی و ئەندامێتی نوێنەرانتی وەزارەتەکان و فەرمەنگا پەیوەندیدارەکان لە حکوومەتی عێراقی و هەروەها بە بەشداری 20 بزنسمانی عێراقی لە کەتی تایبەت بەشداری سەدانیان کرد بۆ ئیتالیا و ئەڵمانیا بۆ دامەزراوە گرنگەکانی ئەم دوو وڵاتە بۆ بابەتی پارەدارکردن کە ئێمە ڕێککەوتین بە شێوەیەکی سەرەتایی کە بابەتی هاوردەکردن بۆ بابەتی دروستکردنی چەند کارگێک کە لەلایەن کەتی تایبەتەوە ئەنجام دەدرێت لە کەتی پیشەسازی کە ئێمە هەڵمان بژاردووە بە ژێرەی کارەکانی ئەم کارگانە کە دروست دەکرێن. ئەمانە کاری خۆیان دەکەن، زمانێکی سیادیان دەبێت بۆ ئەو کێشانەی کە هەیەە لە ڕێگەی دەوڵەتی عێراقیەوە. ئەمە لە یاسای بودجەی عێراقی ئەمە یەکەم جارە حکوومەتی عێراقی ئەم کەتی تایبەت زامن دەکات، زەمانەتی پێدەدات بە ڕێژەی 185 لە کۆی پرۆژەکە 15 لە سەدی دەکەوێتە سەر ئەستۆی کەتی تایبەت. لە هەمان کاتدا یەکێک لە گرنگترین هەنگاوەکانی ئێمە هەنگاوە چاکسازیەکانمان بریتە سندوقی عێراقی بۆ پەرەپێدان کە ئێمە چەندین جار لە چەندین بۆنەوە باسمان کردووە لە هەموو گفتوگویانەی کە کراون لە پەرلەمانی عێراقەوە لە سەبارەت بە یاسای بودجە. ئێمە گفتوگۆمان کردووە بۆچی؟ بۆ ئامادەکردنی سیستەمێک بۆ ئەم سندوقا کە ئێمە لە یاسای بودجەی عێراقی دامانەوە لە مادەی 42 لە ئەنجومەنی وەزیران سیستەمەکە دەچوێنێت دوای پەسەندکردنی یاسای بودجە. ئێمە ئەو سیستەمان پێشکەش کردووە بۆ سندوقی عێراقی بۆ پەرەپێدان لە ئەنجومەنی وەزیرانیش پەسەند کراوە ئەم چەند ڕۆژی ڕابردوو. بەڕاستی لە دواساتەکان ئەو ئەنجومەنی ئیدارەش پێک دەهێنرێت. لە هەمان کاتدا ئەو کرۆکەی کە هەیە سەبارەت بە ئامادەکردنی سندوقی عێراقی بۆ پەرەپێدان، ئێمە چەندین پێشنیاز و دەست پێشخەریمان پێگەیشتووە لە سندوقەکانی پەرەپێدان لە عەرەبی و لە بیانیەکان. ئەم سندوقە بەشدار دەبێت لە پارەدارکردنیکی کەرتی و بەرهێنان بۆ پرۆژەکانی پەرەپێدان لە ناوخۆی عێراقدا. لە هەمان کاتدا ئێمە چەندین داواکاریمان پێگەیشتووە لە کەتی تایبەت بۆ جێبەجێکردنی چەندین پرۆژە لە لەگەی سندوقە تایبەتەکان بۆ سندوقی عێراقی بۆ پەرەپێدان. هەمووان پرسیار دەکەن لەسەر ڕێنماکانی جێبەجێکردنی یاسای بودجە، هەمووان دەپرسن بۆچی دواکەوت. بێگومان ئەنجومەنی نوێنەرانی عێراقی لە کاتی گفتوگۆکاندا هەندێک مادەکان سرانەوە سەبارەت بە ڕێنمایەکان
یەشێک لە بەرگەکان ئەسرایەوە کە پەیوەستە بە ڕێنماییەکان لە ئەحکامەکانی ڕێنماییەکان بۆ کە ئێمە لە ڕەشنووسی یاسای بوو پرۆژیاسای بودجە دامان نابوو بەڵام سرایەوە بۆ ئەوەی کەوا ئێمە دواتر لە ڕۆژنامەی وەقاعە بەڵاوکەین بۆیە دەبێت بچینە ئەنجومەنی دەوڵەت پێویستە ئەنجومەنی دەوڵەت و وردبینی بۆ پرۆژە یاسای بودجە ئەمە هۆکاری دواکەوتنەکە بووە هەروەها ئێمە ئەمڕۆ پێمان ڕاگەاندین لە ئەم هەفتەیەدا ڕێنمایەکان بڵاو دەکرێنەوە ڕێنمایەکانی جێبەجێکردنی یاسای بودجە بڵاو دەکرێنەوە هەروەها لە هەمان کاتدا هەر لەم ماوەیەدا ئێمە کۆمونەوەیەکمان هەبوو لەگەڵ تەواوی وەزارەتەکان بە گوێرەی کارنامەی حکوومەت لە وەزارەتی نیشتەجێکردن و ئاوەدنەکردنەوە دەستمان پێکرد دواتر وەزارەتی تەندروستی بەردەوام دەبین لەگەڵ تەواوی وەزارەتەکانی دیکە و لە هەموو پارێزگاکاندا ئامان چییە لەو کۆبوونەوەانە بریتە لە ڕێخستنی کاری لە پێشینەی پرۆژەکان ئایا ئێمە چۆن بکەین ئێمە کوتێنانمان هەیە کوتێنانی دارایی زۆر گەورەمان هەیە لە بودجەدا بە تایبەت بەڕاستی بەداخەوە کۆتێنانەکە زۆر زیادی کردووە بەهۆی هەموارەکەەوە بۆیە پێویستە ئێمە کاری لە پێشینە بۆ پرۆژەکان ئامادە بکەین ئایا کاری لە پێشینەکان چی دەبن پرۆژەی نوێ پرۆژە بەردەوامەکان چی دەبن پێویستە کارەکانی پارەدارکردن بەوش ڕێک بخەین بۆی کە لەگەڵ ڕێخستن و یاسای بودجەدا یەکانگیر بێتەوە لە ڕێگەی ئەو پارەی کە تەرخان کراوە بۆ پرۆژەکان لە هەمان کاتدا وەکو پابەند بوون بە کارنامەی حکوومەت سبەی ئێمە کۆبوونەوەیەکی گرنگ دەبێت سبەی کە تێیدا سەرانی لایەنە سیاسیەکان ئامادەی دەبن لایەنە تەکنیکیەکان لە وەزارەتی نەوت هەروەها وەزارەتی سامانە سروشتیەکانی هەرێمی کوردستان ئامادەی دەبن هەروەها لەگەڵ ڕاوێژکاران بۆچی بۆ ئامادەکردنی پرۆژە یاسای نەوت و گاز سبەی ئەم کۆبوونەوەی گرنگە دەکرێت لە قۆناغی ڕاپردوودا گفتوگۆ و مشتومڕی زۆر هەبوو لە لێوان هەردوو وەزارەتی نەوتی فدرالی و سامانە سروشتەکانی هەرێمی کوردستان گەیشتونە ئەنجامێک کاوا بەڕاستی پێویستە سیاسەکان و یاساییەکان لەم کۆبوونەوەدا ئامادەیان هەبێت چونکە ڕەنگە سبەی ئەم کۆبوونەوەی دەکرێت بە ئامادەبوونی لایەنی سیاسی و لایەنە یاساییەکان بۆ ئەوەی ئێمە ڕەشنووسی پرۆژە یاسایی نەوت و گاز ئامادە بکەین و دوای ڕێکەوتن لەسەری پەسەندی بکەین لە بەردەم ئەنجومەنی وەزیران پەسەند بکەین دواتر ڕەوانەی پەرلەمانی عراقی بکەین کە پرۆژە یاسایەکی زۆر گرنگ و زیندووە پرۆژە یاسای نەوت و گاز دۆسەی نەوت و گاز و ڕێک دەخات ئەم یاسایە ئەمڕۆ ئەنجومەنی وەزیرانی عراق کۆبووەوە کۆبوونەوەیەکی ئاسایی بوو کۆبوونەوەی ژمارە 31 بوو کۆمەڵێک بڕیاریدا هەندێک لە بڕیارەکان باز دەکەین هەندێک لە بڕیارەکان باز دەکەین یەکەم بڕیار پابەند بوون بە کارنامەی حکوومەت لە ڕێگەی بەرەنگاربوونەوەی هەژاری ئەنجومەنی وەزیران پابەند بڕیاریدا کە سندوقی ئاوەدانکردنەوە بۆ پارێزگاکان دابنێت ئەوە پارێزگانەی کە هەژارن ئەمەش لە ڕێگەی پشبەستن بە دەستوری عراقی و هەروەها جێبەجێکردنی مادەی 55 لە یاسای بودجەی فیدرالی بۆ 3 ساڵی داهاتوو لە هەمان کاتدا لەگەڵ ڕەچاوکردنی تێبینیەکان لە هەمان کاتدا ئەنجومەنی وەزیرانی عراق ڕەزامەندیدا لەسەر دامینکردنی ڕاستپادینی وەزارەتی دارایی بۆ تەرخانکردنی 5 میلیارد دیناری بۆ سندوقی خانشینی هونەرمەندان بۆ ئەوەی کەوا هونەرمەندان بژێوێکی باشیان هەبێت کە بەشێکیان لە دۆخێکی خراپدان ئەمەش بەچی بە پشتبەستن بە سندوقی خانەنشینی هونەرمەندان هەمووان ڕێککەوتون لەسەر ئەوەی کە پێویستە پێگەیشی باش بۆ لەنێو کۆمەلگەی عراقی بۆ هونەرمەندی عراقی هەبێت کەوا زۆریان پێشکەش بە کۆمەلگەی عراقی بەشداریان کردووە لە خزمەتکردنی دەوڵەتی عراقیدا لە گەیاندنی پامێکی هوەری و پیشەی زۆرێک لە هونەرمەندانی عراقی بەڕاستی لە دۆ کێشەدان پێویستە ئێمە هاوکاریان بکەین ئەو داواکاریەکانی ئێمە وەڵاممان داونێتەوە ئەو داواکاریەکانی کە لێرە و لەوێ بێ ئێمە دەگەن و بۆ پارێزگاریکردن لە پێگەی ئەم هونەرمەندانە ئەمڕۆ ئەنجومەنی وەزیران ئەم بڕیارەی داوە بە هاوکاریکردنی هونەرمەندان لە ڕێگەی سندوقی خانەنشینی هونەرمەندانەوە کە ئەم سندیکای هونەرمەندان ئەم بڕەپارەیە خەرج دەکات بۆ ئەو داواکارانەی کەوا پێویست و گرنگن. القرار الثالث
بڕیاری سێم کە لە ئەنجومەنی بڕیارێکی گرنگ بوو سەبارەت بە بابەتی پاکردنەوەی ئاو لە بەسڕە بە پشبەستن بە مادەکانی دەستوری ساڵی مادەی یاسای بودجە پێکێنانی دروستکردنی وێزگەیەک لە پارێزگای بەسڕە بۆ خاوینکردنەوەی ئاو ئەنجومەنی وەزیران بڕیاری داوە بەم شێوازە یەکەم هاموارکردنەوەی بڕیاری ئەنجومەنی وەزیرانی پێشتر بۆ ساڵی 2021 دووەم وەزارەتی ئاوەدانکردنەوە و نیشتەجێکردن پرۆژەکە ئەو پرۆژەی کە ناومان برد دەگوازێتەوە بۆ پارێزگای بەسڕە لە هەمان کاتدا لێکۆڵینەوەیەکی ئابووری بۆ پرۆژەکات کە کۆمپانیای ڕاوێژکارە نەمساویەکە ILF بۆ پارێزگای بەسڕی ئامادە کردووە لە هەمان کاتدووە سێم پارێزگای بەسڕە بە هەمانژی لەگەڵ وەزارەتی ئاوەدانکردنەوە و نیشتەجێکردن بۆ پێکێنانی تیمێک لە تەکنیککاران بۆ پێداچوونەوەی نرخەکان لەگەڵ کۆمپانیای ڕاوێژکاری نەمساویەکە و لە هەمان کاتدا پێدانی دەسەڵات بۆ دانوستاندن لەگەڵ کۆمپانیەکانی کە بۆ جێبەجێکردنی پرۆژەکە و لە هەمان کاتدا پێکێنانی دەستێک بۆ جێبەجێکردنی پرۆژەکە و چاودێریکردنی هەروەها دانانی میکانیزمێک بۆ جێبەجێکردنی تەواوی پرۆژەکە هەروەها پێداچوونەوە و دووبارە چاکردنەوەشی لە سای بودجەدا پرۆژەکە گوازراوەتەوە لە یاسای بودجەوە هاتووە وەکو گوتمان باسمان کرد لەو بڕەپارەی کە تەرخان کراوە بۆ وەزارەتی ئاوادانکردەوە بۆ ئێمە بۆ پارێزگای بەسڕەمان گواستەوە بۆ بەجێبەجێکردنی ئەم پرۆژێ بۆ گفتوگۆ بووە بۆ ئەوەی کەوە جارێکی دیکە پێدا بچوونەوە بە نرخەکان بکرێت دوای ئەم گۆڕانکاریانەکە ڕوویدا بڕیاری چوارەم ئەنجومەنی وەزیرانی عێراق بڕیاریدا کۆمەڵێک ڕاستپاردەی هابوو کە ئەوەیە کە هەندێک ڕێوشێن بۆ زیارەتکاران ئەنجام بدات لە وڵاتانی ئەنجومەنی هاریکاری کەندا و پێدانی ویزا و بابەتی دیبلۆماسیەکان بۆ عومان ئیمارات کوێت پێدانی بابەتی ویزەی گەشتیاری بە شێوەی بە کۆمەڵ بۆ هاوڵاتیانی ئەنجومەنی هاریکاری کەندام بە تایبەت بۆ سەردانی زیارەتکاران بۆ تەواوی دەزراوە بۆ تەواوی دەواازەکان ئەم بەم شێوازەیە مامەڵە لەگەڵ ئەم بابەتە دەکرێت لە ڕێگەی دەواازە فەرمیەکانەوە ئەم بابەتە وەکو پێشتر کە مامەڵی دەکرا گۆڕانکاری بەسەردا هاتووە بڕیارەکە لە هەمان کاتدا با بڕیارێکی دیکە هەڵدەپاسە درێتە ئەویش بە ڕێگەی هاتنی ئۆتۆمبیلەوە لە ڕێگەی دەواازەی سەفوان و عەرعەرەوە لەگەڵ ئاسانکاری بۆ ڕێو شوێنەکان بۆ ئەوەی کاروبارەکان بە شێوەیەکی خێرا ئەنجام درێت بڕیارەکە جێبەجێ دەکرێت تاوەکو کۆتایی مانجی داهاتوو لە 16/9/2023 جێبەجێ دەکرێت واتە هەمان ئەو ئاسانکاری کە کردومانە بۆ برایان لە ئەنجومەنی وڵاتانی ئەنجومەنی هاریکاری کەندا و بۆ کە لە پاڵاوانێتی کەندا و ئەنجامدا لە هەمان کاتدا هەمان ئاسانکاری بۆ زیارەتکاران دەکەین تاوەکو زیارەتی ئەربعینی کۆتایی دێت زۆر جارێک کە دووبارە بەخێر بن ئێستاش دەرگای پرسیارکردن دەکەینەوە سڵاوتان لێ بێت بەڕێز سەرۆک وەزیران ئێمە ئێستا لە وەرزی هاوین داین کە بابەتی پێدانی وزە بەڵام بینیمان تەنگژەی کارەبا جارێک کەسەر هەڵدا بینیمە هەندێک کێشە و ئاڵۆزی هەبوو بەڕێز سەرۆک وەزیران چۆن خوێندنەوە بۆ ئەم کێشەیە دەکەن ئایا هەنگاوەکانی چین بۆ باشترکردنی دۆخی وزەی کارەبا لە عێراقدا زۆر سپاس ئەم پرسیارێکی گرنگە پێویستی بەچیە پێویستی بە هەندێک لە ڕوونکردنەوە هەیە بێگومان دۆخی کارەبا بابەتی کارەبا لە عێراقدا بابەتێکی هەستیارە بەڕاستی پەیوەستیە بە ژیانی هاوڵاتی عێراقیەوە بە هەموو ڕوویەکەوە ئەم بابەتە وەکو گوتمان بەڕاستی پێویستی بە گفتوگوێکی ڕاشکاوانە هەیە پێویستە ڕاستیەکان ئاشکرا بکەین سەبارەت بەم دۆسیەیە یەکەم بابەت سیرکە ئێمە دوو کێشە ڕوویدا لە بابەتی دۆسیەی کارەبادا پێش ماوەیە کاتێک کە غازی هاوڕ دەکرا و وەستێنرا سیرکە بڕی بەرهێمێنرا و کەم بوویەوە ڕاستەخۆ کەم بوویەوە ئەگەر نا پێشتر
بڕی بەرهێنانی کارەبا گەیشتە بەرزترین ژمارە لە مێژووی سیستەمی کارەکە 26,000 مێگاوات کارەبا. ئێمە قسە لەسەر ژمارە دەکەین، قسە لەسەر قسەیەکی داڕێژراو ناکەین، ئێمە بە زمانی ژمارە قسە دەکەین. 26,000 مێگاوات کارەبا بەراورد بە ساڵانی ڕابردوو. ئەو کاتێک کە غازەکە وەستا بەڕاستی بڕی بەرهێنانی کارەباش کەم بوویەوە. بەڕاستی ئەمەش کاریگەری هەبوو لەسەر بڕی پێدانی کارەبا. کێشەکەش ڕوویدا. ئێمە چوینە ڕوونکردنەوەکان، ڕوونکردنەوەمان هەبوو. ئێمە لەگەڵ بابەتەکەدا بۆ ئەوەی کەوا هاوکاری زیاتر بکرێت بابەتی نەوت و غازدا. کارەبا گەڕایەوە دۆخی سروشتی خۆی لە ڕووی پێدانی کاتژمێرەکانی کارەبا لەو ناوچانەی کە لە شەودا بەڕاستی بەبەردەوامی کارەبا هەبووە. ڕووداوێک ڕوویدا لە دەی محەڕەم، ئەو ڕووداوی کە ڕوویدا کە قسەی زۆری لەبارەوە کرا، ئەویش سیرکە هەموو ئەگەرەکان بەڕاستی کراون بۆم ڕووداوە، چونکە ڕووداوێک ڕوویداوە لەم کاتژمێرەدا لە بەسرە ڕوویداوە. ئەم ڕووداوە لە هەمان کاتدا ڕووداوێکی دیکە بە هەمان شێواز لە وێزگەیەکی دیکە لە ناوچەی جەمیلە ڕوویداوە. لە هەمان کاتدا لە هەمان تەقینەوەیەکی دیکە ڕوودەدات لە هێڵەکانی گواستنەوەی کارەبا لە بێجی. بێگومان بەڕاستی ئەمانە نیشانەی پرسیار و گومانە. بڵێ دەوڵەت لە کەڵینەوە دەکات. هەر ئەوەش کردومانە لەسەر ئاستی دام و دەستگا ئەمنیەکان ئێمە ئەوەمان کردووە، چونکە هەندێک جار کاتێکەوە فەرامۆشکردنێکی بە ئەنقەس ڕوودەدات. بەڕاستی ئەمە وا دەکات ئەم جۆرە کێشانە ڕوو بدەن. هاوشێوەی ئەو کێشەی کە لە بێجی ڕوویدا سیرکە یەکێک لە بورجەکان تەقێنرایەوە، بەڵام 15 بۆم پوچەل کرانەوە. 15 بۆم پوچەل کرانەوە. باشە دانرامون لەکوێ؟ لە هەندێک شوێنی هەستا دانرابوون بۆ تەقانەوەی بورجەکانی کار. بەڵێ ڕاستە، بەڵام لە هەمان کاتدا پێویستە کۆمەڵگەش بەرپرسیارەتی خۆی لە ئەستۆ بگرێت، بەرپرسیارەتی ئەخلاقی و شەرعی و یاسایی خۆ. ئەگەر نا دەوڵەتێک نییە بەرپرسیارەتی بەڕاستی هەموو پاسەوانێک لەسەر هەموو ستونێک و برجێک دابنێت. هیچ شتێکی وا لە ئارەدانیە. بەڕاستی پێویستە لە هەمان کاتدا ئێمە کە بڵێن پاسەوانێک لە شۆرجە دابنین، لە کیفاح دابنین، شتی وانە ئایا ئەم شتە ناکرێتە. چۆن ئێمە پاسەوانێک لە وێزگەکانی ئاودا ئەم دۆخە ناکرێت، بەم شێوەیە نابێت. واجبی دەوڵەتە، ئەرچی دەوڵەتە ڕێک بخات چاودێری بکات لێ کۆڵینەوە بکات. ئێمە بەردەوامین لەسەرام بەبێ دوو دڵی بەردەوامین. هیچ هێڵێکی سوور لە بەردەمی ئێمە دانیە بە هیچ شێوازەیەک. بەڵام لە هەمان کاتدا ئەرچی کۆمەلگاشە بەرپرسیارەتی خۆی لە ئەستەوە بگرێت، ئەرچی هاوڵاتیە هاوکاری حکوومەت بکات لە پاراستنی پارێزگاکانی، لە پاراستنی مولکی دەوڵەت کە مولکی خۆیەتی. ئەمە مولکی دەوڵەت مولکی وەزارەت نییە، مولکی ئێمە، مولکی هاوڵاتیە، مولکی عێراقا کە پێویستە پارێزگاری لە مولکی دەوڵەت بکەین. ئەو ڕووداوانەی کە ڕوویدا تەنگژەی بەدوا خۆی دەهێنا. بەڵام ئێمە کێشەکەمان چارەسەر کرد. لامان کاتدا پلەکانی گەرماش بەرز بوونەوە. هەروەها ئێرانی دراوسێشمان لە هەمان کاتدا کۆمەڵێک بابەتی لەگەڵ ئێمە ڕوویدا نامەوێت لێرە باسی بکەم، چونکە کۆمەڵێک وردەکاری تێدا هەیە. بەڵام ئێستا دۆخەکە گەڕاوەتەوە دۆخی جارانی. ئێمە کۆبوونەوەمان هەیە لەگەڵ دەستگای جێبەجێکردن بۆ ئەوەی کە ئەم کێشەی دووبارە نەبێتەوە جارێکی کە. بەڵام نەخشەی سیستەمەکە کێشەکانی بەڕاستی ڕوون و ئاشکرا. ئێمە قەیرانی سوتەمەنیمان هەیە لە عێراقدا، قەیرانی پێویستیمان بە سوتەمەنی هەیە، چونکە ئێمە پشت بە غازی هاودەکراو دەبستین. سوپاس بۆخەوە ئێمە ئێستا ئەو بەرهەمەی کە هەمانە بەڕاستی بەشی ئێمە دەکات دوای کردنەوەی وێزگەی کەرەبا. ئێستا کێشەمان لە غازی هاودەکراو هەیە. ئێمە چارەسەرێکمان بۆ ئەوە داوە، تەنها قسە ناکەین، ئێمە قسە دەکەین، ناڵێ قسە کار دەکەین. ئێمە کارمان کردووە، کارێش دەکەین. بابەتەکە تەنها پرسی کاتە. ئێمە لەگەڵ بابەتی گرێبەستەکانی تۆتاڵ ئەو گرێبەستانی کە کردومانە ئێستا کاری سەر دەکەین. بەڕاستی ئەو کاتە شتێکی زیادەمان دەبێتە. هیچ غازێک لە هیچ وڵاتێک هاوردە ناکەین. بەڵام بابەتەکە بابەتی کاتە بۆ ئەوەی تەنگژەی سوتەمەنی تێپەڕێنین.
بێگومان تەنگژەکە وەکو گوتمان تەنگژەی گەندەڵیشمان هەیە خراپ ئیدارەدانمان هەیە ئێمە بەڕاستی ئەمە لە حکوومەتەکانی ڕابردوو بۆمان ماوەتەوە لە هەر کەتێککە ئەم تەنگژەمان هەیە تەنگژەی گەندەڵی و خراپی ئیدارەدان سوپاس بۆخوا ئێمە بەرەنگاری گەندەڵی بووینەتەوە بەهێزەوە بەبێ وەستان بەرەنگاری بووینەتەوە ئەمڕۆ وەزارەتی کارەبا دیدگایکی زۆر ڕوون و ئاشکرای هەیە دیدگایکی ڕوون و ئاشکرای هەیە لە بابەتی دابینکردنی سوتەمەنی لە بابەتی پرۆژەکان نامەوێتکەوە بابەتی کێشەکان باسکە وەزارەتی کارەبا خۆی باسی دەکات وزەی خۆر ئێستا دوو کۆمپانیا هەیە کە وزە لە ڕێگەی خۆرەوە بەرهام دێنن ئێمە گفتوگۆی زیاترمان کردووە لەگەڵ کۆمپانیەکانی دیکەش تۆتال 1500 مگاوات دەستی پێکردووە کۆمپانیای بیلال و کۆمپانیای نەرویجەکان دەستیان پێکردووە 1500 مگاوانی دیکە گرێبەستێک ببورن گرێبەستێک واژۆ دەکەین بڕیارێک لە ئەنجومەنی وەزیراکەوە زەویمان بۆ دابین کردووە تەنها ماوە لە چەند ڕۆژی داهاتوو گرێبەستەکە واژۆ بکرێت هەروەها کۆمپانیای پاوەر چاینەش دەستی کردووە بە کارکردن بۆ بەرهێنانی وزەی کارەبا لە ڕێگەی خۆرەوە کە وەکو قۆناغی یەکەم بۆیە بەڕاستی کۆمەڵێک پرۆژە هەن کە جێبەجێ دەکرێن بەڕاستی ئەمانە بابەتی کاتە ئەمە هۆکاری دووەمە وەکو گوتم هۆکاری دووەمە بابەتی سوتەمەنی چارەسەرمان هەیە تەنگژەی کات ئەمەشمان کاری لەسەر دەکەین کە دەرفەتەکان دەقۆزینەوە چەند 3000 مێگاواتی دیکەش بەبێ سوتەمەنی زیاد دەکات پێشتر ئەمە نەکرابوو لە ساڵانی ڕابردوو ئەمە نەکرابوو بەڵام ئێمە ئەمە کردومانە 3000 مێگاوات لە ڕێگەی وزەی خۆرەوە زیاد دەبێت بە زۆربیان کۆمپانیا چینەکانن وێزگەی وزەی خۆر لە هەمان کاتدا کۆمەڵێک پرۆژەی دیکەش ئەنجام دەنێت لە ڕێگەی گواستنەوە و دابەشکردنەوە کەواتە دیدگاکە ڕوون و ئاشکرایە لە ڕێگەی وەزارەتەوە ئێمە بابەتەکە نەبوونی دیدگا نییە بابەتەکە دیدگامان هەیە لە هەمان کاتدا هەموو پارە تەرخان کراوەکان بۆ چییە لە شوێنی خۆی دادەندرێت لە شوێنی دروستی خۆی دادەندرێت بەبێ ئەوەی کە هیچ هەوڵێکە بێت بۆ ئەوەی کە ئەم پارە تەرخان کراوە بە فیڕۆ بدرێت وەکو خۆی جێبەجێ دەکرێت بێگومان ئەمە بەرپرسیارەتێکی زۆر گرنگ و گەورەیە لە سەرکەوتنیان پرۆژانەدا ئەمڕۆ لە کەتی کارەبادا ئێمە دەتوانین بڵێن کە پلانێکی گشتگیرمان هەیە کاریشی لەسەر دەکەین بۆ جێبەجێکردنیدا پشتیوان بەخوا لەداهاتوێکی نزیکدا دەستکەوتی زۆر ڕوون و ئاشکرامان دەبێت کە هاوڵاتی هەستی پێ دەکات ئێمە لە یەکی حوتەوە خشتەی کارەبا 5-1 بوو 4-2 بوو 3-1 بوو خشتەی کاتژمێرەکانی کارەبا ئەمە وەکو ژمارەن بەڵام ئێستا بەرهێمنانی کارەبا وەکو گوتمان ئەمە شتێکی با بڵێن تاوەکو 26,000 مێگاوات کارەبا دەڕواتە بەڵام پێشتر بەڕاستی بەو شێوازە نەبووە بڕی بەرهێمێنرا و برێکی کەمتر بووە ئێستا زیادی کردووە بەڵام لەو دۆخەیکە بەبێ بودجە ئێستا یاسای بودجە جێبەجێ کراوە ئێمە گرێبەستمان هەبووە لەگەڵ سیمنس گرێبەستمان هەبووە سەبارەت بە چاکردنەوەیشی هەمیشەیی لەگەڵ پرۆژەکان هەروەها لەگەڵ کۆمپانیای جیئیش گرێبەستێکی دیکە واشە دەکەین سەبارەت بە سیانە و چاکردنەوە سڵاوتان لێبێت بەڕێز سەرۆکوەزیران باسی پلانێکی هەمیشەیتان کرد بۆ بابەتی غاز و وزەی خۆر بەڵام ئێمە پێویستمان بە غازی ئێرانی هەیە وا پێدەچێت ئێمە پرسیارێک لێرە دێتە پێشەوە ئایا ئەو ڕێکەوتنەی کە کرا ئایا ئەو ڕێکەوتنە چۆتە بواری جێبەجێکردنەوە ئایا با بڵێن ئێمە پێویستمان بەڕاستی بە هەندێک ڕوونکردنەوە هەیە ئایا تا چەندە بەردەوام دەبێت بڕی غازی هاوردەکرا و یاخود بڵێن ئەو نەوتەڕەشەی کە دەدرێت ئایا ئەم بابەتە چۆن دەبێت لەگەڵ ئێران ئایا هەڵوێستی ئەمریکا چۆنە سەبارەت بە ئێران ئەم ڕێکەوتنە سەبارەت بە 11 ملیار یۆرۆ ئەوکو قەرزەکان ئێمە گوێبیستی هەندێک هەواڵ بووین لەگەڵ لایەنی ئەمریکی کە ڕازی بووین پارەکە خەرج بکەن ئایا
عێراق دەتوانێت ئەم بڕەپارانە خەرج بکە. زۆر سوپاس. ئەوەی کە باسی کرد تەنگژەی سوتەمەنی وێزگەکانی ئێمە پێویستیان بەچی هەیە؟ پێویستیان بە هاوردەکردنی غازی ئێرانی هەیە. خەرجکردنی پارەکان بە گوێرەی سزاکان کە هەیە کە ئێمە ڕێکەوتمان لەسەری کردووە لە ساڵی 2010ەوە ئێمە ناچار بووینکەوە بچین بۆچی بۆ ئەوەی کە ئەو گفتوگۆی کە کراون لەگەڵ لایانی لەگەڵ ئێرانیەکانیەکان ئێمە ڕێکەوتنێکمان لەگەڵدا واژۆ کردوون کە ئێمە نەوتی ڕەشیان پێ بدەین وەکو قۆناغی یەکەم لە بەرامبەر چی لە بەرامبەر غازدا ئەم هاوکێشێکی نوێ دێتە پێشەوە. ئایا ئێمە چەند غاز زمان بەدەستگەیشتووە لەگەڵ ئەو بڕەپارەی کە هەیە لە بودجەی عراقیدا ئەو ڕنگدانەوەی دەبێت سەبارەت بەچی سەبارەت بەو نەوتە ڕەشەی کە بە ئێرانی دەدەین بە ئێرانی دەدەین بۆ بەکاربردنی ناوخۆی. لە هەمان کاتدا کارکردن بەردەوامە لەگەڵ لایەنی ئەمریکی سەبارەت بەو شایستانەی کە هەن شایستەدارەکان کە کەم بۆتەوە بۆ 9 ملیار و 250 چونکە ئێمە پێشتر بەشداریمان کردووە لە دانەوەی ملیارێک و 740 شتێک ملیار یۆرۆ لە حوت مانجی ڕابردوو لە تەمەنی ئەم حکوومەتەدا بە گوێرەی ئەو میکانیزمەی ئێمە لەسەری ڕێکەوتین. ئەمڕۆ ئێمە عێراق شاندێکی ئێمە چۆتە عومان لە بانکی ناوەندی هەروە بانکی TBI بۆ ڕێکەوتنی ئەم ڕەشنووسە بۆ ڕاوانەکردنی خۆدخەرجکردنی ئەم بڕەپارە لەگەڵ بە هاوکاری لەگەڵ گەنجینەی ئەمریکی. بێگومان بە دڵنیاییەوە دوای تەواوکردنی پرۆژەکانی غاز ئێمە بەردەوام دەبین ئەو کاتە واز لە هاوردەکردنی غاز دەهێنین. السلام عليكم دولة الرئيس سيف عبد الوهاب مراسل قناة شرقي نيوز. پرسیارەکەمان ئەو ڕێو شوێنانەی کە ئێوە گوتوتانە بەسن بۆ ئەوەی کەوە بڵین بۆ قاچەغبردننی بەهای دراو بۆ دەرەوەی وڵات ئایا بەسن ئەم ڕێو شوێنانە ئایا بەهای دراو سەقامجی دەبێت لە داهاتوێکی نزیکدا کۆمەڵێک سکاڵا بەدەستمان گەیشتەوە هەندێک دەواازەکان دەگوترێت پابەنین بە نرخی فەرمی. زۆر سوپاس. ئەوەی ناو دەبدرێت بە تەنگژەی دۆلار ئەوەی ناو دەبدرێت بە تەنگژەی دۆلار ئێمە با ڕێککەوین لەسەر شتێک لەگەڵ وەسفەکە ڕێککەوین. تەنگژەیەک نییە ئەمە شەڕە تەنگژە نییە ئەمە شەڕە ئەمە شەڕێکە لە نێوان دەوڵەت و ئەوەی کە سوورە و ڕژدە لەسەر چی لەسەر تەواوکردنی چاکسازیەکان و چاکسازیدارەکان و بانکیەکان بۆ ئەوەی کەوا ئێمە ئەو چاکسیازیانە زامن بکەیت کە هەوڵیان بۆ دەدەین. ئەمە لایەن سەرچیەکەیە. هەروەها لەلایەنێکی دیکە گروپێکە زیانیان بەرکەوتووە. چێن ئەوانە کۆمەڵێک کەسن قاچاقچین کەوا ئەمانە سوود لەم پرۆسەیە دەکەن ڕێگری دەکەن بە هەموو ڕێوشێنەکان ڕێگری دەکەن بۆ ئەوەی کە چی کە ئەم چاکسیازیانە پەک بخەن لەبارەی بەهای دلاو. حکوومەت دەستی پێ کردووە توانیوێتی بیکات چاکسازیمان کردووە سیرکە لە 15 گەنجینە بەڕاستی هاوکەشەکانیان جێبەجێ کرد. ئێمە دوای یەک مانگ لە دەست کارکردمە وەکو حکوومەت 27دا ئێمە دەستمان پێ کرد لە 15 گوتیان ئێمە گوتیان دەبێت پابند بن چونکە حکوومەت ڕابردوو واژۆی کردووە لەسەر لێکتێگەیشتنەکان کە تەمەنەکەشی 2 ساڵ بوو کەواتە کۆتایی هات. ئەو کاتە بەڕاستی هیچ ڕێوشوێنێک نەگیرا بەر بەڕاستی زۆری خەیان کاتێکی زۆری خەیان ئەو هەڵەیەکە ئەو هەڵەیەکە گیرا بۆ بەرسەبارە بابهای دراو بەڵام ئێمە بەرگەمان گرت بەرگەی ئەو ئەرکەمان گرت. لە هەمان کاتدا ئەو ئەرکەی کۆمەڵاتی و ئەو بەرپرسیاری کۆمەڵاتی لەسەرمان بوو فشارێکی سیاسی و ڕای گشتیمان لەسەر بەڵام ئێمە بەرگەمان گرت چونکە ڕێگەی دروستەکەیە بۆچی بۆ سیستەمێکی دارایی ڕاستەقینە متمانە پێکراو لەلایەن هاوڵاتیەوە. خەڵک دەیەوێت متمانی بە بانکەکانی ئێمە هەبێت سیستەمی دارایی ئێمە ئەوی وەبەرهێنان بکات کەواتە ئەمە شەڕە. هەموو ڕێوشێنەکان بەڕاستی کە گیراونەتە بەر ئەمە بۆ ئەوەیە لەم پێناوەدا بۆ ئێمە بەردەوام دەبین لە هەمان هێزەوە بەردەوام دەبین لە ڕاوەدونانیان لە سزادانیان لە لێپێچینەوەیان بە یاسا
عملية مستمرة پرۆسەکە بەردەوامە ماكو شيء صار هیچ شتێک ڕووی نەداوە الخزانة گەنجینەی ئەمریکی بەیانامەیەش بڕیارێکی دەرکردووە گوتوویەتی 14 بانک نامەوێت با ماڵە لەگەڵ بە دۆلار هەر ئەوەندە بووە ئەمە سزانیە ئەمە سزانیە ئەمە لایەنێکی نێودەوڵەتیە کە گوتوویەتی مامەڵە لەگەڵ ئەو 14 بانکانە ناکەم بە دۆلار ئەو مۆڵەتانەی کە دراون ئەمە لە عێراق دراوە بە گوێرەی یاسای عێراقی مۆڵەتەکان دراون لە مافی گەنجینەی ئەمریکی نییە کە مۆڵەتەکان هەڵبەشێنێتەوە بانکی عێراقی هەیە کراون لەگەڵ مامەڵە لەگەڵ دۆلار و دینار و تەواوی دراوەکانیکەن ڕەنگە هەندێک ڕوو بڵێن سزا ڕووی داوە سزای دەروی عێراقات و نەخرشتیوە شتێکی ئاوە لە ئارەدانە پێویستە ڕێوشێنەکان بەو شێوازە بن وەکو بانکی ناوەندی قسەمان کردووە چونکە هەندێک فەرمانگەری کەشە لە بانکی فەرمانگەی چاودێری سپیکردنەوەی پارە بۆ بەرهێنان ئاماژەشی بۆ کردووە ئەم بانکانە کەی بووە ئەم ئێستا نەبووە ئەم تێبینانە 2022 بووە حەوت مانگ دواتر بووە لە ساڵی 2022 ڕووی داوە ئاماژە بەو 14 بانکە کراوە کە مامەڵە بە دۆلار لەگەڵ ئەمانە ناکەین بەو ڕێوشێنانەی کە هەیە ڕێوشێنەکانمان بەردەوامن بەو شێوازە بوو کە ئێمە جێبەجێمان کردن ئێمە لە پرسۆ لە سەرتاوەی چاکەزەکانەوە دەستمان پێکردووە ئەم ئەوانەی کە بەم شێوازە یاریان پێکردووە ئێمە بە شێوەیەکی یاسایی مامەڵە دەکەین کە چۆن ڕاودوونیان بینێت چۆن لێکردنەوە لەگەڵدا بکەین لە چەند ڕۆژی ڕابردوودا دەستگای ئاسایشی نیشتیمانی عێراقی هەڵمەتێکی قەرەمانانەی ئەنجامدا ئەمڕۆ بە تەفاسیلی بە وردیەوە ورد و درشتی پرۆسەکە ئاشکرا دەکەین وردەکاری ئەم پرۆسەیە ئاشکرا دەکەین کە بریتە لە دەستگیرکردنی تۆڕێکی لە قاچاغبردن تۆڕێکی گەورە بچووکەکان نا تۆڕی گەورە گروپێکی گەورە هەن چێن گەورەکان ئەمانە کە بەیانیان هەڵدەستن لە خەو دەڵێن دۆلار بەم درخەیە گروپە بچووکەکە چی دەکەن نرخەکان کۆ دەکەنەوە دەیگەینە چێ دەگەینە گروپە گەورەکان ئامانەش بەستراونێتەوە بەچێ بە هەندێک تۆڕی دیکەن ئەو کاتە پرۆسەی بە قاچاغبردن دەست پێ دەکات بە هاوکاری لەگەڵ حکوومەت هەرێمی کوردستان بە سوپاسەوە کە هەماهەنگێکی زۆر بەرهەمهێنەر بووە ئێمە سوپاسیان دەکەین ئەم پرۆسەمان ئەنجامدا بووە بۆ دەستگیرکردنی ئەم تۆڕە کە لە هەولێر بوون بە سوپاسەوە ئەمڕۆ ئەو تۆڕە ئەو قاچاقچیانە کە دۆلار بە قاچاق دەبن یاری بە نرخ دەکەن لە بازار و دۆلار دەبنە دەرەوە ئەمە ئێمە دەستگیرمان کردن بۆیە دەڵێم تەنگژە نیە ئەمە شەڕە هەر بازرگانەیەک دۆلاری دەوێت من پێی دەدەم بابێ دۆلار ببات بە نرخی فەرمی کاڵای خۆشی بکرێت هاوڵاتی بڕێ پارێکی هەیە لە هەمان کاتدا ئەو نەخۆشی کە دەوێت سەردانی دەرەوە بکات دۆلاری پێ دەدەیت ئەو قوتابیەی پارەی دەوێت دۆلاری پێ دەدەیت بە نرخی فەرمی ئەوەی کە گرێبەستی هەیە لەگەڵ دەوڵەت و بەرهێنەر بێت یاخود پرۆژە بێت دۆلاریان پێ دەدەین بە نرخی فەرمی هیچ کێشەمان نییە چێ داوای دۆلار دەکات بابی پێ دەدەین چێ داوای دۆلاری دەکات ئەوەی کە قاچاقچیە ئەوەی کە بە شێوازی کە مامەڵە دەکاتە بەندێک لە بانکەکان پابەند نەبوون بە ڕێنماییەکان لە هەمان کاتدا هەندێک بانکی دیکەی نیشتیمانی هەبوون بەڕاستی خزمەتگوزارێکی نمونەی پێشکەش دەکەن ئەمە جێگەی ڕێزە پاڵپشتیان دەکەین زۆر ئاسانکاریشان بۆ دەکەین لە هەمان کاتدا چونکە ئەمانە هاوبەشی ئێمن لە چاکسازی سیستەمی دارایی و بانکی و چاکسازی ئابووری هەندێک بانکی نیشتیمانی هەن لە هەمان کاتدا بەڵام هەندێک بانکەن بەڕاستی پابندی ڕێمەیەکان نابن هەندێک ڕووگەی دیکەشان کەوا چی دەکەن ئەمە نامەوێت زیاتر وردەکاری بکەن پرۆسێکی ئەمنیە کە دواتر دەستگای ئەمنی بەوێنە شۆک دەبن کە باستان دەکەی شۆک دەبن باڵەخانەکان وێنەکان دەبینین ئەو پارەی کە دانراوە ئەو کەسەکانیش لە هەمان کاتدا تووشی شۆکتان دەکات بەڵام یەکش دەڵێم یەکێک لەوانەی کە دەستگیر کراون ئەمە لە 2001ەوە سزا دراوە بە تۆمەتی بە قاچاقبردنی دۆلار سیرکە کاری چی بووە کاری 2001 هاتایی سزای هاتایی 2002 کە ڕژەمی بەعەس ڕزگاری کردووە بەڵام ئێستا کار دەکە سیرکە چۆنە بەڵام ئەمجارە
ئەم جارە ڕزگاری نابێت. ستایشی دادگای عراقیش دەکەین کە زۆر هاوکار بووە لەگەڵمان، زۆر هاوکار بە بەشێوەی تایبەت سیرکە ئەو کە ئێمە خەریکی چی بووین، بەڵام دەستگا ئەمنیەکان دادگا و دادوەر بە هەمووان دەستگای سپیکردنەوەی پارە سیرکە چیانەکە ئەم کارە گەوریان کرد لە نێو بەغدا. سیرکە کۆمپانیەکان بۆ چەندین کاتژمێر دەمانەوە. کەواتە ئەمە ڕێوشێنەکانین بەردەوامیش دەبین، بەردەوام دەبین. هەر جوڵەیەک بەڕاستی ئاشکرایە، هەیە جوڵەیەشتی گوماناوی ئاشکرایە بۆ دەستگاکانی ئێمە سنوورمان بۆ داناون بۆ هەندێکیان کە شڵەژان بۆ بازاری دراو دروست دەکەن. ئێمە ئەوەمان ناوێت، ئەم چاڵەکەمان ناوێت. ئێمە ئەوانەی کە بەم شێوازە ماوەڵە دەکەن ئەوە ئامانجی ئێمن، ئەمانە ئامانجی ئێمن. ئەمانە زیان بەچی دەگەێنن؟ زیان بە ئابووری عێراق دەگەێنن. لە هەمان کاتدا ئێمە فەرمانمان کردووە بۆ ئاسانکاریکردن بۆ بازرگانان، هەر بازرگانێکی عراقی دەیەوێت کە دراوێک دۆلار بەدەست بهێنێت بە نرخی فەرمی، ئێمە پێی دەدەین. کەناڵێکی تایبەتمان بۆ دابین کردووە بۆ بازرگانە بچووکەکان، بۆمان دابین کردوون لەگەڵ بانکی تیبایی، بانکی بازرگانی. ئەمانە ئاسانکاری دەکەن، ئاسانکاری باشکەن، ئاسانکاری زۆر سادەش لە هەمان کاتدا. ئێمە پێش ڕامانگەاندووە سێ خاڵە پێویستە جێبەجێ بکەن دۆلار بە نرخی فەرمی بەدەست دەهێنن. لە هەمان کاتدا ئێستا ئێمە تیماکمان هەیە کە کار دەکاتە بۆ بابەتی پێشنیازە گومرجەکان و بابەتەکانی بادزە. بۆچێ؟ بۆ ئەوانەی کە کاڵەکان هاوردە دەکەن، بۆ هەنادەکار و هاوردەکاران لە ڕێگەی چیەوە؟ لە ڕێگەی تایبەتەوە بۆ حواڵەکردنی فەرمی و بۆ حواڵەکردنی فەرمی دۆلار کە لە ڕێگەی ئەو سەکەوەیەوە دەبێت داواکاری و پێشنیازەی خۆی پێشکەش دەکات. لە ڕێگەی بەڵگەوە لە ڕێگەی وەستێکەوە دەتوانێت ئاسانکاری گومرجی بۆ بکرێت. بانکی ناوەندی پێداچوونەوە دەکات ئێستا بۆ تەواوی بانکەکان پێداچوونەوەی دەکات، لێکۆڵینەوە دەکات، لێکۆڵینەوە بۆ ئەم بابەتانە دەکات. چونکە بەڕاستی هەندێک ژمارە هەن بە ڕیسبەندی بۆ چ بانکێک دەچی، ئایا بۆ چێ دەچێت؟ بۆ ئەوەی کە بەڕاستی ئەوەی کە ڕێوشوێنەکان ڕێوشانی پێویست بگیرێتە بەر. هەروەها ئەو بانکانەی کە کۆتوبەندیان خراە سەر کێشیان هەبوو لە چل کۆمپانیا با بڵێن چل بانک هەندێک لە ڕێوش کێشیان هەبوو. لە هەمان کاتدا ئێستا هەوڵ دەدەین کە کێشەکانیان بۆ چارەسەر بکەین، بەڵێ نامان بۆ پڕکەینەوە بۆ ئەوەی کەەوە کاروبارەکاری ئەوانیش ڕێک بخەین و جارێککەرە لە کاری لە بازاری دراوە کار بکەنەوە. ئێمە ئەوەی کە لای ئێمە گرنگە برانی بەڕێز نامەوێت زۆرترین ژمارەی بانکار بکەن. ئەوەی کە گرنگە بەڕاستی بانکەکان باشترین خزمەت پێشکەش بکەن، ئەوە گرنگە لە ئێمە. چ سوودێکی هەیە 50 بانک خزمەت بکات؟ من دەمەوێت 15 بانک کار بکەن، بەڵام بە توانایەوە بە خزمەتێکی باشەوە بە تەکنۆلۆژیاوە کار بکەن. POS بێت، حواڵەی ئەلکترۆنی. من ئەوەم دەوێت بە شەفافیەتە بێت، بە ڕازگۆیەوە بێت، بە هاتنی لە ڕێگەی سەکۆی ئەلکترۆنیەوە بێت. ئەوە خزمەتی ئێمە دەکات. ژمارە بۆ من گرنگ نییە، ژمارە بۆ مە گرنگ نییە. ئەمە ڕێوشێنەکانی ئێمەیە. ئێمە چاودێری دەکەین لەلایەن حکوومەتەوە ئێستا تەواوی ئاستەکان لە ڕاوێژکاران و بەرپرسیاران ئەمانە چاودێری ئەم بابەتە دەکەن. لە هەمان کاتدا ئێمە خوازیارین داوا لە ڕاگەاندنی نیشتیمانی دەکەین لە بەڕێزان لە ئێوە لە ڕاگەاندنەکان سیرکە هاوکار بن لە پاڵپشتکردنی هاوکار بن بۆ هەنگاوەکانی ئێمە دژی ئەوانە کار بکەن کە دەیانەوێت شڵەژانی لە بازار دروستکەن. بانکی ناوەندی دامەزراوێکی فەرمیە ناکرێت. سیرکە چەند هەواڵ بڵاوکرانەوە لەسەر بانکی ناوەندی لە هەندێک شرۆڤەکاران و ڕاگەاندکاران و سزادانی بانکی ناوەندی و سزادانی عێراق دەچێتە فلان شتەوە
سید کە تەنانەت وەزارەتی دەرەوەی ئەمریکا ڕوونکردنەوەی داسەرم بابەتە دەڵێت هیچ بابەتێک ڕووی نەداوە هەماهەنگیمان زۆر باشە و مامەڵەکان بەردەوامن بەڕاستی ئەم دەنگ و باسانە ئەم هەواڵانە کاریگەری لەسەر بازار دروست دەکات کاریگەری لە بازار دروست دەکات ئەوەی کە دەڵێم ئەمە بەرپرسیارەتی کۆمەڵگایی و ئەلخلاقیە پێویستە ئەمەیەکە جێبەجێ بکەین پێویستە ئێوەش جێبەجێ بکەن ئێوەش ئەهلی ئەم کارن کە جێبەجێ بکەن لە بەرامبەر وڵاتەکەتان زۆر سپاس سلااوتان لێبێت باستان ئەو دۆسیانەی گەندەڵی کرد بەڵێنتاندا کە بەرەنگاری بابەتم دەستکەوتێک بەدەست بهێنن سەبارەت بەم بابەتدا ئایا هەوڵەکان تی حکوومەتی سوودانی بەچی گەیشتن لە بابەتی بەرەنگاربوونەوەی گەندەڵی ئایا ڕازیە بەوەی کە بەدەستاتوە زۆر سپاس بۆ خۆ هەوڵەکانمان بەردەوامن بەبێ وەستان هەوڵەکانمان بەردەوامن بەبێ دەستان بەبێ هیچ یەک دووێک لایەنە چاودێریەکان لە هەمان کاتدا ئەو ڕێو شوێنانەی کە ئێمە لەلایەن ئێمە یەکسەر ناچین بۆ جێبەجێکردن سیرکە هەندێک ڕێو شوێنی پێویست هەیە لە بابەتی پرۆژەکان ئەمە ڕێگری دەکات لاوانی کە لە بۆ سەدان بۆ ماڵ و دارایی گشتی نامانەوێت ئێمە ڕۆژانە لە میدیەکان قسە بکەین بەڵام ئێمە کار دەکەین ڕێو شوێنەکان زۆر ڕوون و ئاشکران بەڕاستی چالاکیێکی بەردەوام هەیە هەمووان ئاماژیان پێکردووە بابەتی گەڕاندنەوەی پارە دەزراوەکان کارمان بۆ کردووە کارێکی بۆ کراوە ئێمە ستایشی ڕۆڵی وڵاتانی دۆست دەکەین کە هاوکارمان لەگەڵ ئێمەدا کە لە هەمان کاتدا کە هاوکار بوون لە گەڕانەوەی لە بابەتی گەڕانەوەی پارە دەزراوەکان کە ئێستا ئەو کەسە لە ژێر لە کۆڵینەوەدایە لە هەمان کاتدا بوونی ئەو فاکتەرێکی زۆر یارمەتیدە دەبێت لە ئاشکراکردنی سەرەداوەکانی ئەو پارانەی کە دەزران دوێنێ لە هەمان کاتدا کۆمەڵێک ڕێشوێنانی کەمانە بوو لە سەڵتەنەی عومانەوە لە هەموو کۆبوونەوەکانماندا لە ئاستی دیبلۆماسی لە هەر وڵاتێکی ناوچەکە کار ئەمە بەرگەیەکی سەرچیە بابەتی گەڕانەوەی داواکراوەکان و پارە دەزراوەکان ڕێوشێنەکانمان وەکو گوتمان لە چاودێریکردنی پرۆژەکان و بەردەوامن زۆر ڕوون و ئاشکراشن لە هەمان کاتدا وەکو گوتمان هیچ شتێک نییە هیچ شتێک یاخۆ بڵێ هیچ لایەنێک نییە کە بڵێن دوورە لە لێپێچینەوە هیچ هەرگیز ئێمە هاوکاری لەگەڵ هەموو هەواڵێک دەکەین کەەوە ئێمە زانیاری متمانە پێکراوە بێکدام مامەڵی لەگەڵدا بکەین کۆمەڵێک بەگەشتمان هەبووە ئێمە بڕژ دێتیەوە کارمان بۆ کردووە بە وردیەوە مامەڵەمان کردووە لێکۆڵیۆشمان لەگەڵ کردووە لە هەمان کاتدا چکە ئێمە نامانەوێت حکوم بدەین ئێمە لایەنێک نین حکوم بدەین بەڕاستی ئێمە دادوەرنین ئێمە لێکۆڵینەوەکان دەکەین کەسی دیکە هەیە حکوم بدات هەندێک لەو حاڵەتانەی کە ڕوویدا سیرکە ئێمە باسی ئەومان نەکرد کە گوتمان کە بڵێن کە ڕوویدا یەکلاکرا نەخێر هەرگیز هەر کێشەیە کە ڕوویدا بێت ئێمە پێ دەڵێ ڕێوشێنەکان چی بوو بەردەوام دەبین لە ڕێوشێنەکان چونکە ئەما ڕێوشێنەکانی دادگا و دادوەرن ئێمە ناتوانین دەستوەردام بکەین پەلەکردن بکەین لەم بابەتانەدا لە هەموو ئەمانە ئەو ڕێوشێنانەی کە کردومانە سەرکۆنەکردن هەبووە لێکۆڵینەوەی ئیداری هەبووە لە هەمان کات بووە ئەوانەی کە کەمتر خەبوو سزا دراون ئەمە ڕێگەی خۆی گرتووە هەموو چوارچەوە یاسەکانی خۆی گرتووە دژی گەندەڵی ئێمە گوتومانە بەڕاستی پرسێکی مەترسیدارە گەندەڵی لە هەمان مەترسیدارترە دژی هەموو هەنگاوەکانی ئێمە پێویستە چارەسەری بکەین هەمویان ئەگەر هاتو ڕوبەرووی گەندەڵی نەبینەوە بەڕاستی هیچ شتێک ناکرێن هیچ شتێکمان نابێت هیچ پرۆژێکمان نابێت ئەم شەڕە بەردەوامە پێویستی بە چیە پێویستی بە هاوکاری هەمووان هەیە پێویستی بە ڕێگەیەکی پیشەیی یاسایی هەیە نەک چاواشەکاری گێسەڵکردن هەروەکو چۆن هەندێک بەداخەوە ئەنجامی دەدەن ئەمە بەڕاستی ڕەنگە ئەنجامێکی پێچاوانە بدات بەدەستەوە هەندێک کارمەند هاوکاری ئێمە هەمان کاتدا کە ناشیانەوەی پۆسیش وەربگرن بەهۆی ئەم هێرشە و گومانەویانەوە کە دەیانەوێت هەر شتێک ئەمە بەڕاستی ئەمە ڕەوشی گەندەڵکارانەوە دەیانەوێت کارمەندان و بترسێنن بە شێوەیەک لە شێوەکان بە شێوەیەکی ئازار بەخش بەڵام ئەنجامەکان وەکو گوتمان زۆر
سڵاوتان لەبێت بەڕێز سەرۆک وەزیرانی عێراق ڕێکەوتنێک هەبوو لە لەوان حکوومەتی فیدرالی و حکوومەتی هەرێمی کوردستان بۆ چارەسەرکردنی تەواوی کێشەکان و پارەدارکردنی هەرێم بە شایستەدارەکان بە جۆرەی یاسای بودجە ئەویش پابەندکردنی حکوومەتی هەرێمی کوردستان بە ڕادستکردنی 400,000 بەرمیل نەوتی ڕۆژانە هەروەها ڕادستکردنی داهاتەکان ئایا بۆچی تاوەکو ئێستا ڕێکەوتنەکان جێبەجێ نەکراون ئایا خاڵە ناکۆکەکان چین دیارترین خاڵەکان ئایا کەی هەنادینەوە دەست پێ دەکاتەوە زۆر سپاس بێگومان حکوومەتی فیدرالی تاوەکو ئێستاش حکوومەتی هەرێمی کوردستان بێکەوە بە برپسارێتیەوە مامەڵە دەکەن سەبارەت بەو ڕێکەوتنە سیاسی کە کراوە ئەوەی کە لە یاسای بودجە کراوە بۆ 3 ساڵی داهاتوودا بە جۆرەی چوارچێوە یاسایی و دەستوریەکان لیژنە پێکێنراون لیژنەی دوو قۆڵی پێکێنراون لیژنەیەک لە هەرێم لیژنەیەک لە ناوەن لە حکوومەتی فیدرالی کۆمەڵ ژمارەیەکێک کۆبوونەوەیان ئەنجام داوە ئەم کۆبوونەوانە کۆمەڵێک ڕێوشێنی لێکەوتوەوە چونکە یاسای بودجە ئەوەی کە لە یاسای بودجەدا هاتووە بۆ ئەوەی کەەوە بگەین بە پارەدارکردن پێویستی بە بەرگە هەیە بە جۆرەی مادەی 12 ئەلف ڤ جیم دال واو ئەمانە بەرگە ها واو ئەمانە بەرگەکانن پێویستە جێبەجێ بکرێن تاوەکو پارەدارکردن دەست پێ بکات ئەمە پێویستی بە کۆمەڵێک لیژ ئەمەیەکە ئێستا دەیکەن جێبەجێ کراوە برایان هەرێمی کوردستان جێبەجیان کردووە وەکو گوتم بەڕاستی بە برپرسیارەتیەوە مامەڵە دەکەن ئێمە ئەمڕۆ هەرێمی کوردستانمان پارەدار کردووە بە شایستەدارەکە هەرێمی کوردستانمان ڕەوانە کردووە لە یاسای بودجەدا پرۆسەکەش بەردەوام دەبێت تاوەکو بابەتی نەوت تاوەکو ئێستا وەستاوە هەنادەکردنی وەستاوە لەرگەی هێڵی بۆری جەیهانەوە بۆ تورکیا بە جۆرەی یاسای بودجە نەوت ڕادەست دەکرێت ئەوەی کە وەزارەتی نەوتی فیدرالی پێویست بێ ئەمە ڕووی داوە وەزارەتی نەوتی فیدرالی بە نزیکەی 55,000 بەرمیل نەوتی ڕۆژانەی ڕادەست کراوە کە ڕۆژانە زیاد دەکات ئێمە پێویستی پاڵۆکەکانمان پێ پڕ کردوتەوە کە ئێمە پێشتر لە کێلگەکانی کەرکووک دەمان هێنا ئەمانە هەمووی بە جۆرەی چیان بە جۆرەی یاسای بودجە داهاتە نانەوتەکانیش هەژمارێک کراوەتەوە حکوومەتی هەرێمی کوردستان ئەم داهاتانە لەو هەژمارە دادەنێت واتە داهاتە نانەوتەکان لەم هەژمارە دادەنێت ئەمەش بە جۆرێکی بە جۆرەی یاسا لە مامەڵی لەگەڵدا دەکرێت پێمان وایە هەمووان ڕژدن لەسەر ئەوەی کەوا ڕێکەوتنەکان جێبەجێ بکەن کە کێشەکان کاڵەکە نەبن کە ڕنگدانەوەی نەرێنی لەسەر هاوڵاتە بێت ڕۆڵەکانی ئێمە لە هەرێمی کوردستان حکوومەتی فیدرالی ڕژدە لەسەر ئەوەی کە کێشەکان چارەسەر بکات و بەڕاستی بڵێن فشارەکە نەخاتە سەر هاوڵاتی ئێمە بەرپرسین لە هەولێر هەر هاوڵاتیەک بێت لە بەغدا بێت لە هەولێر بێت لە هەر شوێنێکی دیکە بێت لە ئەنبەر بێت یان لە بەسرە بێت زۆر سپاس بۆیەوە